ساردترین ناوچەش سنووری بەڕێوەبەرایەتی وەرگرتی شارستانی سۆران بێت. ڕێنمایتان چیە بۆ هاوڵاتیان و گەشتیاران بۆ ناوچەکانی سنووردارە سەربەخۆی سۆران؟ بەڵێ بەناوی فرودگار هێوارەتان باش هەڵبەدێمەوە بەڕێوەبەرایەتی وەرگرتی شارستانی سۆران لە هەموو کات و ساتێکە پێشبینی خۆمانە و قوشبەسن بە پێشبینی کەشناسی بۆ پێشبینیانە ئێمە بەرنامە پلانی خۆمانەیە جگەرەوەی کە ئێمە 4 هەفتەیەکە لەرکێکی قورساین لە بابەتی کەسی فریادرەسیە بە جۆرەهای نۆعی کاریمان لە پرۆسێ ڕزگارکردنەکانەوە بەدەمەوە چوونە جیاواز لە ڕێنمایەکانی برایانمان لە پۆلیسی هاتوچۆ و جگەرەوەی کەشناسی ئێمە لە پرسی فریادرەسیە کارەکەین لە مەجای بابەتی بەدەمەوە چوون و ئاریش و گرفتەکان کە دروستە بن جگەرەوەی کە ئەم شەیەکی بەسەڵەکیە بێ هەمیشە ئێمە ئاریشمانەوەدا کە بەفری ڕەشمانەیە واتە بەفری بەسەڵەکی کە مشاکلاتی زۆر بە دوای خۆیانێ و هەر بۆ ئێمە بۆ مەبەستە ئێمە ڕۆژانی پێشوژە مشکلەمان هەبووە جگە لە بەفرەسبێکە ئەوەی کە توانستی با بڵێم شۆفێری کردن و تۆمبیلی و هاتوچۆیی سەخت دەبێت و لەوەوە ئێمە لە هەفتەی پێشوشە ئەم کێشە و ئاریشانەمان هەبوو لە فریادرەسی و دابەزانین و تۆمبیلەکان و بەدەمەوەچوونی هاوڵاتیان ئێمە کاژمێسی ئەمڕۆکە 18 تیممان لە ئیشوکارا بوو ئێستا 4 تیممان لە پرۆسێ ڕزگارکردنن لەسەری ئەسەمبەک کە سنووری جوگرافیای ئێمەیە بۆ بەرەوسەری بەردیم کێشەین قازیمان هەبووە ئێستا لە زۆزک بە دیوی زۆزگە بنکەی دیانەمان لەوەیە کە سیدەکانی لەسەری لە بەردیەوە ڕۆشنی کردووە وەجگە لە بنکەی ئاجۆمدانمان و تۆمبیلگەرێکی زۆرین قازیان هەبووە ئەمڕۆکانە و ئێستا لە پێرز ئەفسەری بنکەی بلێمان کە سنووری جوگرافیا ئێمەش نێ بە دیوی بلێدا سنووری جوگرافیا ئاکرێ برایانمان لە ئاکرێمە هاوبەشی و هاوکاری ئەوانین لەوێ ئەو فەراغی هەیە کۆمەکیان دەکەین بە ئینقازکردنی خەڵکی و لادانی تۆمبیلەکان و بۆ ئەمە بەسە ئێمە بە درێژایی ئەم شەویش لە ئەرکین و بە شێوەیەک تیمەکانمان زیاد کردووە بە تیمی 2 و تیمی 4مان ئەفسەری یەشەگیریمان لە واجبە لە ئەرکایە کە لە چۆمانەوە تەشریفیە ناوبێرە ئێستا لە ئەرکایە و تاوای بنکەکانمان خستونە حاڵەتی ئامادە باشی بە تیمی زافی ئەمە مشکلەیە بۆ ئێمە ئەوەیە کە ئەم بەفرە کە بارێژ وە دوجار پاشکۆ بە دوای خواجێ دێڵێ ئەم ساد و سڕەیە و لەو ناوچانەی کە سەختی تێدا بە تایبەت ناوچە چیایی بەرزوەمانە و دەرودۆڵەکانمان هەیە و بۆ بەیانیشکردنەوەی کە نەوەیەکە کە لە کاتێک پلێتەکان بەرتیشکی ڕۆژەکەون لە کاتێکە کە سا و ساماڵ بێ ئەوەندەی تر قورسرە بێ و لەو کاتەیە پلێتەکان لێگەبنەوە زۆر جار ئەم تەنە هەڵاوەستانە دێنە خوارەوە گفتمان بۆ دروستەکە هەندێک جا بە گیانسپارنیش کۆتایی هاتووە لە ساڵانی پێشوو و زۆر جار و تۆمبیلەکان زیانی مادیان بۆ چێ بێ و لەو عنوانەیە ئێمە ئێستاکانە هەمومان لە شێوەیەکی ئامادەسازی تەواوەتیایە. سپاس کاروان میر عەبدەلی بەڕێوەبەری وەرگریتی شارستانی سۆران. بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ کەم چیا لە بەڕێوەبەراتی وەرگریتی شارستانی کە ئێستا قسەی بۆ زاری کرمانجی کرد هەرێکە لە ڕاگەاندنی دانێ سەربەخۆی سۆرانش هۆشداری دەدات هاوڵاتیان کە لە ماڵەوە بن و بۆ کاری پێویست نەبێت سەردانی دەرەوە نەکەن بۆ پێی کە دەستگە کەشناسەکان ئاماژە بۆ دەدەن ئەم شەو ساردترین شەو دەبێت لە زستاندا و جیالەوە گفتوگۆم لەگەڵ وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانش کرد لای خۆیەوە ئاماژە بۆدا پێویستە هاوڵاتیان و شۆفێران بە وریاییەوە بۆ ئەم شەو بۆ بەیانی هاتوچۆ بکەن لە ناوچە سنووریەکانی سنووری دارێ سەربەخۆی سۆران لای خۆیەوە عەقید محسین تەحسین وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران ئاماژە بۆدا پێویستە شۆفێر لە کاتی گەشتکردنیدا زنجیر لە تای ئۆتۆمبیلەکانی بەستێت و فڵچەکانی بە تەواوەتی کار بکات و هاوکات بۆ وێنەگرتن ڕوو لە ناوچە سەخت و بەفرینەکان نەکات بۆ پێ تاکو ئۆتۆمبیلەکەی تووشی گیرخواردن نەبێت و جیالەوە چەند ڕێنمایەکی دیکەی پەیوەندیدار بە هاتوچۆی سۆرانی ئاماژە پێکرد و داوای لە شۆفێران کرد بۆ کاری پێویست نەبێت ڕوو لە دەرەوە نەکەن.